شەشەم کەسێک نمرەی کەمی هێناوەیان دەرنەچووە لە ئیمتیحاندا. بەڕێزان تکایە ئاگاتان لە قوتابیەکانتان بێ، بەتایبەت ئێستا قۆناغی دوانزەی زانستی و وێژەیی و پیشەییەکان کە ئێستا لە ئیمتیحانان خوای گەورە کاریان بۆ ئاسانکە. ئەو کەسانی کە بەڕاستی لە سیستمی سەقەتی ئەم حکومەتی هەرێمی کوردستانەدا یەکێ لە خەلەلە گەورەکانی ئەوەیە هەر ماڵێک کە تەلەبەی دوانزەی هەبوو وەکو ئەو ماڵە تەعزیەی بێ، نە جەژنی جەژن دەمێنێ، نە سەردانی دەمێنێ، نەخۆشی دەمێنێ، نە قسەی خۆشی دەمێنێ، چونکە هەمویان ڕەبت کردو بە چەند دەرەجەیەکەوە. ئەو خوێندکارشیان سەرگەردان کردو بەو هەموو پروپاگەندەی کە دەکرێ، 98 ژمێنی لە هیچ وەرناژیرێ، ئەیدا ماوە ڕوو لەکوێ بکە. بەڕاستی سەقەتەوە پێویستی بە گۆڕانکاری هەیە. لەو کاتەدا قوتابیەکەت هاتەوە لە ئیمتیحان خراپ بوو، مەی ڕوخێنە بڵێ وەڵ نەمدەست دەمزانی هیچ ناوی، باشت سەعی نەکرد، فڵانشتن نەکرد، دڵی بدەوە دڵ. نمرەکانی وەرگرتەوە دەرەجەی کەمی هێنابوو، بڵێ دنیا نەڕووخاوە، وەڵڵا خێری پێوە بە دڵنیا بە جاری وایە بەشێکی نزمتر زۆر دوا ڕۆژی خێرترە لە بەشێکی بەرزتر. خوای گەورە دوای جوهد و ماندووبوونی خۆت ئەمەی بۆ تۆ هەڵبژاردووە. ئەم کڕۆکچەت پێویستی بە دڵدانەوەیە، ئەبێ زۆر ئاگات لێ بێ.